پاکێجی خێزانی لە فاستلینگ بێسنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشاو و خراپەکان سانسۆر کراوە. لەمۆ بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی. سڵاوتان لەبێت خۆشەویستان. ناتوانین ژماری جارەکان بژمێرین کە بیستومانەکە یابانیا خود ژاپۆن ناوازێ و جیاوازە لە جیهان. ئەوە ژوای لێکردین پرسیارێکی زۆر بکەین و هەوڵ بدەین و بزانین چی ئەم وڵاتە جیاواز دەکات لە وڵاتانی تر. بۆ وەڵامی ئەم پرسیارانە ئێمە لێکۆڵینەوەیەکی سادەمان کرد بۆ دەستنیشانکردنی هەندێک لە شتە تایبەتەکانی یابان کە دەتوانیت لەگەڵ وێنە کێشانی بوونەوەرە ئەفسانەیەکانی وەک گۆدزێلا کۆ ببیتەوە یان شۆربای پرینگلز بخۆیت. هەروەها دەتوانن لەگەڵ بووکەڵەیەکی پڕکرا و نان بخۆن. هەموو شتێک لە یابان دەکرێت. شتانی زۆر سەرنجڕاکێش هەن. پێکەوە 20 شتی سیر دەبینین کە دەتوانرێت تەنها لە ژاپۆن ببینرێت. زۆربەی خەڵک ئەوە دەزانن کە نیشانی پڕینەوە بریتیە لە پیاوە سەوزەکە. ئەمە لە وڵاتانی تر ڕاستە، بەڵام نەک لە ژاپۆن. لەوێ دەبێت چاوەڕێی کەروێشکێکی سەوز بکەی بە ناوی میڤی. ئەم کەروێشکە لەلایەن نووسەری هۆڵەندی دیک برۆنا پسپۆڕی کتێبی منداڵان دروست کراوە. بەڵام ئەم کەروێشکە چۆن گەیشتە ژاپۆن؟ وەڵامەکەی سادەیە. کارکتەرە کارتۆنێکە وەکو هێڵۆکیتیە کە ژاپۆنەکان زۆریان خۆش دەوێت. تا ئێستا و مەسازەرە سەر سوڕهێنەری سرت تاقی کردوتەوە کە دەگوترێ فشاری دەرونی کەم دەکاتەوە و لەسەر ئێشە ڕزگارت دەکا. ئەمە شتێکی زۆر باشە، بەڵام لە ژاپۆن دەتوانیت جێگرێوەیەکی داهێنەرانە بۆ ئەم ئامێرە بەدەست بهێنی. ئامێرێکی کارەبایە لە شێوەی ئەختەبوتێکی گەورەدا کە بە چەند ڕەنگێک بەردەستە و کاریگەریەکەی زۆر ئارامکەرەوەیە. ڕەنگە لە کافێ و چێشخانەکان لەسەر کورسیەکدا بنیشیت و لەوانەیە ئێستا پرسیار بکەیت کە چۆن خەڵکی ژاپۆن لەو شوێنانەتدا دەنیشن. لە کافێ ژاپۆنیەکاندا کورسیەکان ئەوەندە نزمن کە لە زەویەوە نزیکن. تەنانەت ئەگەر بتەوێت دەتوانیت لەسەری پاڵ بکەویت. ئەم کورسێ نزمانش پێیان دەوترێت ئیزاکایە و لە کافێ و چێشخانە بەناوبانگەکاندا بە ڕێژەیەکی زۆر دەبینرێن. لە ژاپۆن شووتی هەیە کە شێوەی چوارگۆشەیە. ئەم شووتیانە لە پارێزگای کاگوا دەچێنرێن کە ساڵانە هەزاران شووتی چوارگۆشە بەرهەم دەهێنن. ئەم شووتیەش لە ڕووی بۆ ماوەیەوە دەستکاری نەکراوە، بەڵکو لە قاڵبدا گەشە دەکات بۆ بەدەستهێنانی ئەم شێوەیە. ئەمە ژوا دەکات کە هەڵگرتن و گواستنەوەی ئاسانتر بێت. بەداخەوە شووتی چوارگۆشە پێش ئەوی پێبگات دروێنە دەکرێت، هەر بۆیە ناتوانرێت دەست بەجێ بخورێت و نرخیشی گرانە کە لە نێوان 15 بۆ 20 دۆلاردایە. پرینگلز بۆ دەیان ساڵە لە هەموو جیهاندا بە شێوەیەکی باوەڕ پێنەکرا و بەناوبانگە. بەڵام کاتێک پرینگلز لە ژاپۆن دەکڕیت وەکو چپسی پەتاتە دەست ناکەوێت، بەڵکو نۆدڵت دەست دەکەوێت. بەڵێ پرینگلز لە ژاپۆن مارکەیەکی نۆدڵە و لەلایەن ژاپۆنیەکانەوە بە شێوەیەکی بەرفراوان بەکاردەهێنرێت. زۆربەی کات ئامێری قاوە ئامێرێکی سادەیە و چەندین دوگمەی هەیە بۆ هەڵبژاردنی خواردنەوەیەک بە ئارەزوی خۆت لە کوپەکە خەزی ئاسایی. بەڵام ئامێری قاوە لە ژاپۆن زۆر ئاڵۆزترە. یەکەم خزمەت گوزاریەک هەیە کە ڕێگەت پێدەدا لە ئەپێکی تایبەتدا قاوەکە داوا بکەیت و لە کاتێکی دیاریکراودا لە نزیکترین فرۆشگا وەری بگریت. جگە لەوەش خواردنەکەت لە کوپێکی پلاستیکی یان کاخەزیدا بەدەست ناهێنی، بەڵکو لە ناو شوشەیەکدا بەدەستی دەهێنیت. هەروەها دەتوانرێت بە کاخەزی فرە ڕەنگیش بڕازێنرێتەوە. سەردانی کافێیان چێشخانە و دانیشتن بۆ چێژوەرگرتن لە نانی نیوەڕۆ یان نانی بەیانیان شتێکی تر زۆر ئاسایە لە جیهانی ئێمەدا. بەڵام لە ژاپۆن ئەگەر بەتەنیا سەردانی ئەم شوێنانە دەکەیت ئەوە بووکەڵێکی پڕکراو لەسەر کورسی لە بەرامبەرت دادەنرێت بۆ ئەوەی هەز بە تەنهایی نەکەیت. خواردنی کێکی بچووک لە شێوەی ئاژەڵ خۆشە، بە تایبەت کاتێک دەستەکانت دەخیتە ناو کیسەکەوە و هەوڵ دەدەیت ئەو ئاژەڵە بناسیتەوە کە بە دەستەوەیە بەبێ ئەوەی بیبینیت. لە ژاپۆن دەتوانیت هەمان کار بکەیت، بەڵام کێکەکەی ئەوێ لە بری ئاژەڵ لە شێوەی پۆکیمۆن دەبێت. هەر جارێک کە سوشی دەخۆیت برنج لە دەوری پارچە ماسەکانەوە دەکەوێتە خوارەوە. خواردنی سوشی بە دارەکان قورسە، لەگەڵ ئەوەشدا خەڵکی ژاپۆن ئەم کێشەیەیان نییە.
ژاپۆنیەکان برنجەکە تێکەڵ دەکەن لەگەڵ سۆسێکی تایبەت کە پێک هاتووە لە خوێ و شەکر و سرکە. ئەم سۆسە برنجەکە بەیەکەوە دەهێڵێتەوە و ڕێگەت پێدەدا کە سوشەکە بگەێنی بەدەمت بەبێ ئەوەی برنجەکە بکەوێتە خوارەوە. ژەمێکی تایبەت بۆنەیەکی تایبەت بە واتای تۆنێک خواردنی بەتام دێت و بێگومان بە خواردنی کەڵەشێری ڕۆمی برژاوی نایاب یان نانی کەم بریشکێک. ئەمەش لە زۆربەی وڵاتانی جیهان ڕوودەدات، بەڵام ئەگەر لە ژاپۆن ئاهەنگت گێڕا بۆ هەر بۆنەیەکی تایبەت سەرت سوڕ نەبێت. ئەگەر ژاپۆنیەکان بتبەنە چێشخانەیەکی KFC لە ژاپۆن، خواردن لە چێشخانەکانی KFC بە یەکێک لە گرنگترین دابوونەریتەکاندا دەنرێت لە بۆنەکاندا. لە ناوچەی گینزا لە تۆکیۆ فرۆشگایەکی گەورەی 12 ئاسایی هەیە. فرۆشگاکە کەلوپەلی نووسین بە کوالەتی بەرز دەفرۆشێت و هەر یەکێک لە ئاستەکانی تایبەتمەندیەکی جیاوازی هەیە. بۆ نمونە لە 9 دووەم شوێنی نامەناردن دەبینیتەوە کەشت گەلێکی پێویست هەیە بۆ ناردنی نامەکانت بۆ کەسانی تر، وەک زەرف و کاخەزی نامە و کارتی پۆست. دەتوانی پەیامەکەتی تێدا بنووسیت و فرۆشگاکە دڵنیا دەبێتەوە لەوەی کە بۆ کەسی پەیوەندیدار دەنێردرێت. لە 9 چوارەمدا شوێنێک هەیە بۆ دەفتەری تێبینی کە دەتوانیت دەفتەرێک بەدەست بهێنی بە دیزایانی دڵخوازی خۆت و هەروەها ناوی خۆتی لەسەر نووسراوە. لە ژاپۆن زیاتر لە 50 ملیۆن ئامێری فرۆشتن هەیە. ئەمەش بەو مانایەیە کە بە شێوەیەکی ئارەزومەندانە لە هەموو شوێنێک هەن. جگە لەوەش ئامێری زۆرا و زۆرن کە دەتوانیت بە نزیکەی هەموو شتێکیان لێوەربگریت، وەکو ژەمە گەرمەکان، ئایسکرێم، شیرنی، کتێب، سەتر و ڕۆژنامە. ئامارەکان باز لەوە دەکەن کە ئەم ئامێری فرۆشتنانە ساڵانە 50 ملیار دۆلار قازانج دەکەن. ئەگەر لە ژاپۆنی تو پرسیارت هەیە چی یادگارێک بۆ خێزان و هاوڕێکانت بەدەست بهێنیت، کیتکات تاقی بکەرەوە. ئەو دیارێنەی کە لەلایەن کیتکات لە ژاپۆن دەدرێن زۆرا و زۆرن کە پێک دێ لە جۆرەها پسکیتی سەوز بە تامی جیاوازەوە. خۆش دەبێت کە کۆمەڵە تەواوەکەی دەست بکەوێت، بەڵام زۆر قورسە. لە ژاپۆن ئاسایە مرۆڤەکان لەسەر شەقامەکان کلێنز بە خۆڕایی دابەش بکەن، بەڵام سوودی ئەم شتە چییە؟ لە ڕاستیدا کۆمپانیاکان ڕێکلامەکانیان لەسەر پاکەتی کلێنز یان لەسەر کلێنز دادەنێن و ئەو کەسانی بە خۆڕایی وەری دەگرن دوای ماوەیەک لە بەکارهێنانی لەوە بڕاندی کۆمپانیاکە دەناسنەوە و ئەگەر بەدڵیان بوو جارێکی تر بەرهەمی ئەو کۆمپانیایانە بەکاردەهێننەوە و ڕێگەیەکی زۆر سەرکەوتووە بۆ ڕێکلامکردن. ساڵانە زیاتر لە 4 ملیار پاکەتی کلێنز بە خۆڕایی لە ژاپۆن دابەش دەکرێت بەم شێوەیە. ئایا لە زستاندا تووشی سەرما دەبیت؟ ڕەنگە کلێنسەکان یارمەتیت بدەن لە مامەڵەکردن لەگەڵ ئاوی لووت، بەڵام لە ژاپۆن دەتوانن یارمەتی بدەن بۆ گەرمکردنەوەت. ئەوانە جۆرێکی کلێنسن لە ژاپۆن کە بە کایڕۆ ناسراون. تەنها پێویستە کلێنسەکان بکەیتەوە بۆ دەستپێکردنی کارلێکی کیمیایی بە کاریگەری گەرمی و ئەمەش یارمەتی دەرە بۆ گەرمکردنەوەی دەستەکان. هەروەها دەتوانرێت ئەم کلێنسانە بخرێتە گیرفانەوە بۆ گەرمکردنەوەی جستە. چارەسەرێکی گونجاوە بۆ مامەڵەکردن لەگەڵ سەرما لە وەرزی زستاندا. کۆشکی وێنەگرتن لەم ڕۆژانەدا بۆ کەس شتێکی نوێ نییە، بەڵام لە ژاپۆن دەبرێتە ئاستێکی تەواو جیاواز. لەوێ دەتوانین نەک تەنها وێنەکەت بگری، بەڵکو دیزاینێک زیاد بکەی یان بنووسیت، یان تەنانەت قەبارەی تایبەتمەندیەکانی دەموچاوت ڕێک بخەیت. هەروەها دەتوانیت دوێنە بنێری بۆ مۆبایلە زیرەکەکانت، بەڵام هەندێک هەواڵی ناخۆش هەیە بۆ پیاوان، چونکە ڕێگەیان پێنادرێ بسە ناو ئەم کۆشکانە ئەگەر ئافرەتیان لەگەڵ نەبێت. ئایا حەز لە هونەرە ئاساییەکانە؟ ئەیچی دەڵی دەربارەی هونەری برنج؟ ئەم هونەرە لە گوندی ئیناکادت لە پارێزگای ئۆمۆری لە ساڵی 1993 دروست کراوە. ئەویش بۆ ئەوەی گەشتیاران بۆ ناوچەکە ڕابکێشێت و هەوڵەکەش سەرکەوتوو بوو، چونکە ئەو کات ئەم جۆرە هونەرە لە نزیکەی 100 ناوچەی دیکەی ژاپۆن دەرکەوت کە خەڵکی برنجی ڕەنگە و ڕەنگی جۆرا و جۆری جیاواز دەچێنن بۆ ئەوەی وێنە کێشانی جیاواز لە کێڵگەکانی برنجدا دروست بکەن و ئەگەر لەسەرەوە سەیری ئەو کێڵگانە بکەیت دەتوانی کارکتەرە کارتۆنی دڵخوازەکانت یان هەندێک بوونەوەری ئەفسانەیی ببینیت. بهێنە بەرچاوت کە دوای ڕۆژێکی درێژ لە کارکردن دەگەڕێیتەوە ماڵەوە. تەنها شتێک کە بیری لێ دەکەیتەوە ئەوەیە کە لەسەر جێگاکەت پاڵ بکەویت و چاوەکانتدا بخەیت، بەڵام هێشتا گەشتێکی دوور و ماندوود هەیە کە لە میترۆیان لە پاسدا ئەنجامی بدەیت پێش ئەوەی بگەیتە ماڵەوە. بەڵام ژاپۆنیەکان چارەسەرێکیان بۆ ئەمەش دۆزیەوە، ئەویش بریتیە لە پەتی ئارامکردنەوەی مێشک. لەوانەیە لە یەکەم نیگادا سیر دەربکەوێت، بەڵام بەم شێوەیەیە ئەگەر تەنانەت سەرت مەیل بکات لە کاتێکدا شان بەشانی سەرنشینەکانی تر وەستایت
پشتیان پێ نابەستیت. هەروەها چانسی خەوتنت بۆ دەرەخسێت لە کاتی وەستانت لەسەر میترۆ یان پاسدا. ئەگەر گەیشتیتە ژاپۆن و داوای تەکسیت کرد یەکسەر دەگاتە دەستت. ئەمە شتێکی نوێ نییە، بەڵکو بوونی دەرگاکانە کە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی لە بەردەمتدا دەکرێتەوە و هەروەها دۆزینەوەی دەرگایەک لە سەربانی ئۆتۆمبیلەکە کە ئەمەش بەڕاستی شتێکی تایبەتە. ئەم دەرگایانە بۆ یەکەم جار لە ساڵی 1964 بەکارهێنرا کاتێک ژاپۆن میوانداری یاریەکانی ئۆلۆمپیک کرد. ڕێخەران پێیان وابوو کە ئەمە شتێکی گونجاو دەبێت بۆ ئەوەی گەشتی گەشتیاران سەرنجڕاکێش بێت. بە پێچەوانەی هێڵە ئاسنیەکانی دیکەی ژاپۆن، شەمەندەفەری یاماگاتا شینکانسن لە ژاپۆن بە خێرایی تەنها 80 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا دەجوڵێت. ئێمە بە تەواوی نازانین بۆچی خێرایی شەمەندەفەری خێرا بەو ژمارەیە دانراوە، بەڵام ئەوە نییە کە ئێمە دەمانەوێت باسی بکەین. ئەم شەمەندەفەرە فوکوشیما و شینزۆ بەیەکەوە دەبەستێتەوە. لە ناوەوەی شەمەندەفەرەکە کورسی تایبەتیان بۆ دانراوە کە حەوزی تێدایە بۆ نقومکردنی قاسەکان لە ئەودا. ئەمەش یارمەتی دەرا بۆ ئاسوودەی سەرنشینەکان. هەروەها تەکسیەکان دەستیان کردووە بە پشتبەستن بەم بەندەرانە بۆ گواستنەوەی کەلوپەل لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر تا ئەو جێگای کە دەتوانرێت گونجاو بێت. لە کۆتاییدا گەر تۆ شتێکی نائاسایی لەبارەی ژاپۆنەوە دەزانیت ئەوە لە کۆمنت بۆمانی بنووسە و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا. و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن. و لە بیرشتان نەچێت هەر ڕخنە و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە ئەوە دەتوان لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆمانی بنووسن و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەمان. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن. پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشاو و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی.